ئەوە تایلند نییە ئەوە شارە زورە ئەوە زەردەچەوەیە کە من بە ئاڵتونی ئایارە 24 داومە لە قەڵم لەگەڵ ماگەر بێ ئەگەر ببینی ئەوە زەردەچەوەیە ئەو زەردەچەوەی کە بەرمیلی نەوت بە 6 دۆلارە بەرمیلی ئەمە بە 2 ملیۆن دینارە یەک کەوچکی بە 1000 دینارە نەک لەمەش بۆیە من داوام کردو بێن کاکە با لەمەولا ئێمە زەردەچەوە بنین بۆ هەندستان و پاکستان ئێمە لەبارە بۆ تا بیبینە خۆت بیبینە من بۆچی ئێستا چیم کردووە وە 5 ساڵە من خەریکی ئەمەم بەڵام ێستا بۆم دەرکەوتووە پەموم لەلایەن ناشتووە گەر بێ ئەوە پەمووە پەموو ناوێرم بژاریکەم چکە ئەگەر بژار بکرێ شێ نامێنێ ئەگەر شێ نەما گەڵاکە ئەسووتێ بەم بژارەوە کێشەی بۆ دروست نابێت نا ئەوە تا ماشاڵا سێریکە ئەگەر بژارێکی وەکو ئەو باخە هەنارانە وایە کە هەمیشە لە تۆڕی کۆمەڵاتە باس یەکەم نابێت لە مانگی 7 و 8 و 9 گیاکان دەربێ یا دەرمانی پیا بکرێ ئێمە هەر بە دەرمانەکان زەرەرە دێن دەدارەکانمان کەواتە ئەم پەمۆ بۆچی ناشتومە ئەو پەمۆ شێ دروستەکە بە چواردەوری خۆیە ئەوە ئەم ساڵ بێتۆ ئێستا تقریبەنەوە 1 دۆنم من حتا قەراخی بیتەکە و حتا تووەکان ئەمە زەردەچەوەی و دامناوە بۆی تەلەبەی زانکۆ بێت ئێرە تەنان لە بگرە لە جنوبی شوێنێرە کە تا ئێستا لە عێراقا بۆ یەکەم جارە زەردەچەوە بکرێت بەڵێ ئەی بۆ نین ئێمە کاکە زەویەکانمان بکەین بە زەردەچەوە و بە زەنجەفیل و بە کۆمەڵەشت کەواتە باشترین ئیش لەسەری زەردەچەوە زۆر نەوت گرنگترە